ئەوان لەسەر ئەو مۆزوعانە پێشین ڕێکەوتنیانە بووە ڕەنگەوە پەیوەندی زیاتر بەوانەوە بێ مەسەلەی بەڵام گرنگەوەیە سەرە کۆمارە بێت کورد بێت و سەرە کۆمار بۆ کورد گرنگە و سەرە کۆمار جێگەیەکی تایبەتی هەیە لە 1993 دەوڵەتی دنیا بۆ کورد بە تاکید گرنگە بۆ کورد و بۆ لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی پرۆتۆکۆلەوە لە ڕووی هەموو بوارێکەوە سەرە کۆمار بۆ کورد گرنگە و سەرە کۆمار ڕەنگە لە دەستوری نەبێت ڕەنگە دەستوری نەبێ بەڵام بۆ تا عورف بۆ کورد لەکرازانی کورد لە بەغدا تا چەند کاریگەری لەسەر سیاسەت دەرمی کوردستان بەتایبەتی هەموو لە ترازانێک لە بەغدا بە تایبەتی و لە کوردستانی هەموو لێ ترازانێک بە تاکید کاریگەری سەلبی هەیە لەسەر وەزعی کورد و لەسەر وەزعی کوردستان چونکە ئەوەی کە تەنها ئێمە پێویستمان پێێتی یەکڕێزی ماڵی کوردە یەکڕێزی خەڵکی کوردستانە ئەوە تەنها ڕێگەیەکە ڕەنگە چارەسەری یاخۆت ساڕێژی بەشە لە برینەکانمان یەکڕێزی ماڵی کوردی بکەن. ژمارەیەکی زۆر کاندید هەیە بۆ پۆستی سەرۆکۆمار ئێوە کێ بە شێوەزان بۆ پۆستە کێ ئەو پۆستە بەرێتەوە لە نازانم خۆی من پێم وایە ململانەکە لە نێوان دوو حیزبەیە ڕەنگە کاندید ئازادە هەر کەسێک خۆی چونکە لە دەستورا تێدا نییە تەنها یەک کەس بێ یا چەند کەسێک بێ ئەوە ڕەنگە ئازاد بێ هەر کەسێک خۆی بۆ خۆی کاندید بکە بەڵام ململانەکان ئێستا لە نێوان بە پێی پێشتری بە پێی ئەو ڕێکەوتانە لە نێوان یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستاندا ئەزیێت. هیوادارم لەمە لە ئەوانە دووبارە نەبێتەوە چونکە هەموو پەرتەوازەیەک زەرەر لە خەڵکی کوردستانەدا زەرەر لە قەوارەی سیاسی میلەتەکەمانەدا زەرەر لە حیزبەکان خۆشیانەدا کە لەسەر ئەوەی ململانە لەسەر مەسەلەی پۆست ئەوانە بکرێت چونکە ئێمە قەزەیەکمانەیە لە پۆستەکان گەورەترە کەویش قەزەی نەتەوەی کورد و میلەتەکەم. خۆی تا ئێستا لە عێراقدا یاخود ئەوەی کە کراوە لە عێراقدا مەسەلەی هێزە سیاسیەکانە بووە واتە من کاتی خۆشی پێشیارم کرد ئەوە لە دەستوری عێراقا تەوافقەیەکیشی بۆ زیاد کرایە چونکە هیچ کاتێ دەستوری عێراق جێبەجێ نەکراوە بەڵکو بە تەوافق کراوە واتە تەوافق ئەبێ بە تەوافق بکرێت چونکە وەزعی عێراق ڕەنگە وەزێک بێ وەزێکی نەخوازراوە ڕەنگە ئامادەی ئەوەی تێدا نەبێ کە بە حکوومەتی زۆرینە ڕەنگە کێشە دروست بێ ڕەنگە ڕوبەڕووی مەشاکل بێتەوە بۆیە پێم وایە هەموو شتەکانە بێ بە تەوافق لە عێراقدا بکرێت. مەسەلەی سەرۆ کۆمار ڕەنگە لە جاری پێشووە ئەو ڕێکەوتانە تێکشووە وا دیارە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ناینە پێشتر ڕێکەوتبوون لەسەرەوە کە سەرۆ کۆمار بۆ یەکێتی نیشتمانی بێ و سەرۆکی هەرێم بۆ پارتی دیموکراتی کوردستان بێت تا 4 ساڵ پێشی ستا بەڵام کاتێک لە پەرلەمانی عێراق دوو کاندید هەبوو ئەو ڕەنگە ئەو ڕێکەوتانە بە شێوەیەکی تر گۆڕابێت. کاک محەممەد یاکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمارتان چەند پێویستی بە بڕیاری کاک مەسعود بە دڵنیاییەوە بڕیاری کاک مەسعود گرنگە بۆ یەکلاکردنەوەی هەر بڕیارێک لە کوردستان و لە عێراقدا. کورد تا ئێستا شەریک نییە لە عێراقا کورد بەشدارە لە عێراقا شەریک ئەوەیە لە هەموو بڕیاری سیاسیدا بەشدار بێ لە وڵاتە بەڵام ئەوان زۆر جار حکوومەتەکان کاتی خۆشی عەبادی حکوومەتەکەی تەشکیل کرد دووسێ وەزیری بۆ کوردان ناوتی بەشداریەکەن بیکەنیانەکەن ئەرزێ خۆدان واتە کورد بەشدارن نەک شەریکە لە عێراقدا. هەموو لایەک بە پرسیارە تێدا بەڵام وەکو ئەوەی کە کورد نەتەوەیەکی جیاوازە کورد قایمەیەکی انتخابی نییە لە عێراقدا کورد بە نێونەرایەتی نەتەوەیەک و میلەتێک گەڕاتە بەغدا بۆیە ئەم قایمەی انتخابی نییە ئەم جیاوازە لەگەڵ لایەنەکانی عێراقا لایەنەکانی عێراق هەمویان هەر عەرەبن کە گەیشتە نەتیجە عەرەبن جا ئەوە شیعەیە ئەوە سوننیە وشتی مەزهەبیە بەڵام لە کورد نەتەوەیەکی جیاوازە خاک و زمان و عادەت و نەرێتی خۆی جیاوازە.
بۆی ساو قەرارە بە من دەدەیت دەست بەش